لاکەکەی ئەمە تونندوتیژی زارەکی کە ڕێکخراوکە و بنەوەی گشتیمان کرد لەسەری لە بەرەوەی لە کاتی چالاکیەکانە زۆر کۆمنتی خراپ و وەک ڕەخنەنا وەکو زمانی تەشیر بۆ ئێمە ئاهات زۆر یعنی ئەمە زۆر زیادی کرد لەم ساڵی ئەخیرا بەلامانەوە گرنگ بۆمە پیشان بین ئەنی خەڵکی تریش بزانێ و کەسانێکی تریش بزانن کە ئیشەکانی ئێمە چ جۆرێک چەند قورسانی چەندێک هەستیارە و چەندیش قورسە چەند فشارمان لەسەرەوە هەر بەردەوامە بین لەبەرەوە ئێمە وامان کرد کە لە ناو سەدان کۆمنتە 35 کارتۆنمان هەڵبژاردە بەم ڕەنگە جیاوازانەی کە بەڕێستانەی بینن ئەو کۆمنتانەی کە نووسراوە لێرەیە ئەوانن کە زۆر هێشتا توندەکانمان نەتوانیوە هەڵببژێرین کۆمەڵێکی هەڵبژێراوە ئەوەی کە لە خوارەوە نووسراوە لە سەر کارتۆنەکە وەکو ڕەخنە ئێمە نووسیمانانی تۆ ڕەخنە بگرە بەس جنێومەدە ئەوە ینی قسەکەی ئێمەیە ئەوە ئیشەکەی ئێمەیە ئەوەی کە ڕەخنە بگرە بەس جنێومەدە ئەوە ئیشەکەی ئێمەیە و ئەمە توندوتیژی زارەکیە بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیرا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە زۆر زیادی کردووە جاروای کەسێک ئیشێکی باشی شەکا سێرەگە هەر کۆمنتی خراپی بۆ ئەچێت ڕاستە ڕەخنەگرتن ئەبێ هەبێ ئەنی هەموو کەسێک ئەبێ ڕەخنەی لێ بگیرە اینجا ئیشەکەی ینی دیارە ئەبێ اینجا ئیشەکەی زیاتر ئەباتە پێشەوە بەڵام ئەوەی کە جنێو بێت ئەمەیە ئەم زمانە زبرە ئەم زمانە ناشرینە ئەم زمانی کە زمانی تەشیرە لەبەرەوە ئێمە بەڕاستی لە ڕێگەی ئەم ئیشەوە ئەمانەوێت هەموو کەسێک بتوانێت چۆن دەڵێ بیرێک لەوە بکاتەوە کە پێشەوەی بینووسێ